دوای ئەوەی بە بڕیاری جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاردرا بە دابەشکردنی 11141 پارچە زەوی بەسەر کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی لە بەرامبەرشدا کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوانی گەرمیان وێرای دەربڕینی خۆشحاڵی خۆیان ئەم بڕیارە بە بڕیارێکی گرنگ دەزانن بە ئاراستەی خزمەتکردن بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی. سوپاسی کاقوباتەکەین کە هات بەدەم داواکاریەکەمانەوە ئەو بەڵێنی پێماندا درێغی نەکات لە خزمەتکردنی زیندانیانی سیاسی و کەسوکاری ئەنفالکراوەکان بە سوپاسەوە بەڵێنەکەی جێبەجێ کرد لە ئێستادا ئەوە تا بڕیارەکە دەرچوو واژووی لەسەر دابینکردنی زەوی بۆ کەسوکاری زیندانیانی سیاسی ئەنفال دابین کرد. لێرەوە داوای لێ دەکەین ئەم بڕیارە بە زووتری کا زەخت بخێتە سەر شارەوانیەکان بۆ ئەوەی لە کاتێکی نزیکدا ئەوانە بچێتە بواری جێبەجێکردنەوە و دەستخۆشی تەواو و ڕێزی تەواومێ بۆ بڕیارەکەی کاقوبات تاڵەبانی بۆ پێدانی پارچە زەویەک بە کەسوکاری ئەنفال و ئەوانەی زیندانیانی سیاسی و ڕاگیراوانی ئەنفال جێگای دەستخۆشی و تەقدیرە کاتەکەی زووە درەنگە ئەوە بەلای ئێمەوە مهم ئەوەیە جێبەجێکردنەکەی مهمە بەڕاستی. هاوکاتیش کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوانی گەرمیان وێرەی دەستخۆشیان بۆ بڕیارەکەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێدانی پارچەیەک زەوی داواکاریشن بە لەبەرچاوگرتنی ژیان و گوزەرانی کەسوکاری شەهیدان پێشینەی خانوبەرێشیان بۆ خەرج بکرێت. دەستخۆشی لە بەڕێز کاقوباتەکە بۆم بڕیارە گرنگە لەم کات و ساتا دەری کرد کە بەدابینکردنی عەرز بۆ کەسوکاری شەید و ئەنفال بۆ زیندانیانی سیاسی داوا لە جەنابی دەکەین چۆن ئەم بڕیارە گرنگەی دەرکرد هەر ئەوایش داوای لێ دەکەین لەم کەناڵە پیرۆزەی جەنابتانەوە کە گوێ لێبێت و ئێمە ببینێت ئەگەر بۆی بکرێت ئەگەر بکرێت هەرچەند ئیشڵا ئیشکرێ لای ئەوان ئاسان و بەسیتە سولفەی ئەقاریش سەرفکا بۆ خەڵکە. ئەم هەنگاوەی حکوومەتی هەرێم بە تایبەتی کاقوبات بەرزە نرخێنین و من پێم وایە لە کۆتایی کابینەی هەشتی حکوومەتی هەرێم هەنگاوێکی زۆر باشنراوە بە دابشکردن و پێدانی زەوی بە کەسوکاری ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی. بڕیاری پێدان و دابشکردنی هەزاران پارچە زەوی لەلایەن جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمەوە بۆتە جێگەی ڕەزامەندی ڕێکخراوەکانی تایبەت بە کەیسی ئەنفال و جینۆساید لە گەرمیان. بۆیە داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی زووە کار بۆ تەواوکردنی مامەڵەی ڕاگیراوانی زیندانیانی سیاسی ئەنفالکراوان بکات کە لەلایەن وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانەوە سەرجەم ڕێکارە یاسایەکانیان بۆ تەواو کراوە و داواکاریشن لە سەروبەندی وردبینیکردنی لیستی موچەشدا بە هەمان شێوە ئەوانیش تۆمار بکرێن. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، گەرمیان.